ئێمە زۆرێکمان زاوای خەڵکین، خەڵک زاوامانە، کەواتە ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە ژنیان هێناوە یا ئەو کەسانەی کە بە ئیزنی خوا بەرنامەی ژنهێنانیان هەیە، پێیان دەڵێم خوای گەورە دەفەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم، ئەوەتان لەبیر نەچێ ڕێز و حورمەتی یەکتری بگرن حتا لە کاتی جیابوونەوەشدا. خوای گەورە دەفەرمێ لەبیرتان نەچێ ڕێز و حورمەتی یەکتری بگرن، زاوا و خەزوور باقی خزمەکانی تریش. بە زاوای بەڕێز دەڵێم ئەوەی کە ژنی لە ماڵێک ئافرەتی لە ماڵێک خواستووە پێی دەڵێم بەڕێزم ئەو شەو ڕۆژەت لەبیر نەچێ کە لەگەڵ چەند کەسێکە هاتی بۆ ماڵێک، هاتیتە سەر جێگا و بەڕێی ماڵێک، خۆت و ئەو کەسانی کە هاتن داوای ئافرەتێکتان لەو ماڵە کرد، ئەو ڕۆژەت لەبیر نەچێ، چونکە تۆ ڕۆشتی بۆ ماڵی ئەوان، ئافرەتەکە نەهات بۆ ماڵی تۆ. لەگەڵ ئەو کەسانەدا کە ڕۆشتی بیرت نەچێ ئەو ڕۆژەی کە تۆ مەمنونی ئەوان بووی چوتە بەر دەرگاکەیان و چوتە سەر جێگا و بەڕەکەیان، تۆ چی بۆ لای ئافرەتەکە، ئافرەتەکە نەهات بۆ لای تۆ، بۆیە لەبیرت نەچێ. تۆ داوای زەواجت لیان کرد، داوای کچەکەی ئەوانت کرد، داوای خوشکەکەی ئەوانت کرد، ئێستا بۆچی ئازاری خێزانت ئەدەی؟ تۆ مەمنونی ئەوان بووی بەڵام بۆ ئێستا پیاو نابی لەگەڵیدا، ئەبێ لەگەڵ خێزانەکانتانە پیاو بین نەک نێر بین پەنا بەخوای گەورە. بۆیە ئەو ڕۆژەت لەبیر نەچێ مەمنونیان بوویت چوتە ماڵەکەیان لەگەڵ خەڵکە، مەمنونی خەڵکیش بووی لەگەڵ تا بێت ئێستا حالێن ئەم ئافرەتە لە بەردەستی تۆدایە و لەژێر دەستی تۆدایە، بەڵام تۆ ڕێزی ناگریت، سوکایەتی پێکەی، بۆ لەخوا ناترسی، بۆ ئەو ڕۆژەت لەبیر چوو، ئەو شەوت لەبیر چوو کە چتە بەر دەرگاکەیان.